ئەمڕۆ لێرە سەرقاڵی چی بوون و میوانەکانتان چێ بوون؟ نعم كنا نقوم اليوم 28 جوان. ئەمڕۆ ڕۆژی 29 مەراسیمی پرسەی شەهیدانی شەڕی 12 ڕۆژەی دژی ئێرانمان بەڕێوە برد. بێگومان سەرۆکی حزبەکان و کەسایەتیە دیارەکان هەروەها خەڵکی دیکەش هاتن بۆ ئەم پرسەیە. ئێمە زۆر سوپاسیان ئەەکەین کە لەو دەفتەرەی دامان نابوو پرسە و سەرخۆشی خۆیان نووسی. هەڵوێستی هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنگێنیت لەم شەڕەدا؟ كما قلنا أن السلطات الإقليم هەرزوو بەرپرسانی هەرێم پەیامیان هەبوو دژی ئەم شەڕە. بەڕێز نێچیروان بارزانی بە تەلەفۆن لەگەڵ وەزیری دەرەوەی ئێران قسەی کردبوو. دەسەڵاتدارانی هەرێم ئیدانەی ئەو شەڕە ناڕەوایان کرد کە لە دژی ئێران کرا. لە کاتی ئەم ڕووداوانەدا چەند کەسێک بە تۆمەتی سێخوڕی لە سێدارە دران، یەشێک لەوانە خەڵکی سلێمانی بوو. ئەوە چۆن بوو؟ من ئەوەم بیستووە کە چەندین کەس بە تۆمەتی سیخوڕی کردن دەستگیر کراون، بەڵام ئەوە ئاگادار نیم کە کەسێکیان خەڵکی سلەیمانی بێت. ئەوە دەزانم کە چەندین سیخوڕ دەستگیر کراون لەوانە یارمەتی ڕژێمی زایۆنیاندا بوو لە دژی ئێران. ئەم شەڕە هیچ کاریگەری هەبوو لەسەر ئاڵوگۆڕی بازرگانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران؟ سوپاس بۆ خوا ئەم شەڕە نەبووە مایەی داخستنی هیچ کام لە خاڵە سنووریەکانی عێراق و ئێران، بەڵکو 24 کاتژمێر کراوە بوون. سوپاس بۆ خوا هەموو ئاڵوگۆڕە بازرگانیەکان زۆر بەباشی بەڕێوە ئەسن و هەتاکو ئێستاش هیچ کێشەیەک لە ئارادا نییە.